داری بەڕێز دکتۆر هاوڕێکەمالمان کردو بە ڕێزیان ڕاوێژکارن لە وەزارەتی دارایی هەرێمی کوردستان. دکتۆر بەخێر هاتیۆم کاتت باش. زۆر سوپاس. ئەو ڕێکەوتنەی باسی لێواکرێت چۆنە وردەکاری ڕێکەوتنەکە چییە بۆی لای هاوڵاتیان لای موچەخۆران ئیدی ئەم دڵنیایی و دڵەڕاوکیە بڕەوێتەوە کە خەمیان نەبێ هەموو مانگێک 20 ڕۆژ 15 ڕۆژ جاروایە زیاتریش موچەکە دوا بکەوێت و زۆر جاریشەر دەسی لێ بشۆن کە نەبێت. وەڵێ سوپاس بۆ جەنابەت، سڵاو لە بینەرانی بەڕێزی کەناڵەکەتان. بابەتی ڕێکەوتنەوە سەرەتای ساڵ بوو کە شاندێکی واڵا لە هەرێمی کوردستان ڕۆیشت و شاندەکە فراوان بوو، شاندی تەکنیکیشی تیمی تەکنیکیشی لەگەڵ ڕۆشت بوو، هەموو بابەتەکان لێ حەسم کران، تەخسیس کرا بۆ ئەوەی کە 12 موچە بێت و موچەی خانە نشینان هەموو موچەخۆرانی کوردستان بە هەموو توێژەکانەوە موچەکانیان بۆ دابین کرا بۆ ساڵی 2025 هەمووی واژوو کرا و کۆتایی بۆ بابەت هات، بەڵێ کە ئەبێت هەمووی لە کاتی خۆی بێت و حکوومەتی عێراقی کە لە بابەتی دارایی وەزارەتی دارایی اتحادی نوێنەرایەتیەکات فەرز کراوە لەسەری بە پێی بڕیاری محکەمەی اتحادی کە پێویستە ساڵانە 12 موچە بنێرێت بۆ هەرێمی کوردستان. و طبعا ئێمەش لە ئیتر مانگانەکە تیمەڕەوە ئاساییە، شتێک نییە تۆ بچێتەوە بۆ ڕێکەوتنەوە بەپێی ئەو تعلیماتە مالیانەی کە هەیە لیستەکان هەمووی ئامادە کراوە، تیمە تەکنیکەکانمان ئەڕۆن لەوێ دایانێن و ئەوان تەدقیقکرا و لیستەکان هەمووی ڕوونەوە سەرەتای ساڵکراوە نەک مانگانەوەی کە مانگانە لە هەواڵەکان بڵاوە بێتەوە شاندێک ڕۆیشت و شاوانە تیمی تەکنیکین تەنها لیستەکە بن و هیچ بابەتی ڕێکەوتنی نوێیتیان نییە بڵێ لە ئەسلی مۆزوعەکە گۆڕێ. ئەی باشە لەگەڵ ئەوەی کە ئەم ڕێکەوتنەیە هەیە و 12 موچە پێویستەوە هەمووی بڕاوەتەوە ئێم دواکەوت نەبوو. ئەگەر باسی بابەتی تەکنیکیەکەن ئێمە لە سەرەتای ساڵ نەک سەرەتای ساڵ هەر لە ساڵی 2024 تقریبان لە کۆتایی 2024 بە تەواوەتی لیستەکان کێشەی تێنەما بە هەموو تعلیماتی ئەوان کە لای ئەوان بەرکارە وەزایدەن ئەوانەی بەغدا خۆی چییە کە ئێمە نەکوەکەوان بەڵکو لەوان پێشکەوت و ترانە ئینەکانمان ئاماداکەین لیستەکان و ئێمە بە سیستەمی پەیڕۆڵێکین بە سیستەمی دیجیتاڵی و خۆشیان تیمە تەکنیکەکانیان کە دێنە هەرێمی کوردستان یان کە ئێمە ئەوانی ئێمە ڕۆن و ئەوان ئەیان بینن بەردەوام باس لەواکەن کە هەرێمی کوردستان لە زۆر بوار لەوان پێشکەوتوترە کێشەی تەکنیکیمان ئەتوانم بڵێم نەماوە بەڵام ئەوەی دروست دەکرێت کێشەی سیاسیە. کێشەی سیاسی لەلایەکی دیکەوە بەغداڵێ ماگانە زۆربەی کات کێشەی لەسەر داهاتی ناوخۆیە نانەوتی هەیە کە ماگانە نزیکی 50 ملیارە نێرێ ئەوەڵێ کەمە ئەمە ئەمە چۆنە بابەتەکانی چۆن ئێوە لەگەڵ سەرکە سەبارەت بووی بزانی سیاسیە تۆ کە لیستێکە ڕۆیەوە لە هەمومان ئاگدارین لە هەواڵەکانەوە کە باسەکرێت لیست گەیشت تەدقیق کرا هەموو شتی تاو بوو ئەگاتە هەفتە جار وایگاتە دەڕۆژ دوای تەدقیق و دوای ئەوەی کە هیچ کێشێکی تێنەماوە نانێردرێت چاوەڕێن فلان ئەمریکا و فلان ئەمریکا کەشتیوان نییە بۆ لای خۆیان ئەسڵەن تەوقیعی کەسی ناوێت بۆ محافەزاتەکانی خۆیان یەکسەرەی نێرن بە شێوەیەکی ئۆتۆماتیکلی ئەوەی داهاتی ناوخۆ ئەمە معاملەیەکی بازاڕی نییە ئەم پارەی ئینێری کەمەیان زۆرە قانونێکێک کە قانونی ئیداری مالیە مادەی 29 تحدیدی کردووە نەک هەر بۆ هەرێمی کوردستان بۆ هەموو پارێزگاکان لە عێراق کە داهاتی لۆکاڵی بۆ خۆتە بێ و داهاتە فیدرالیەکان 150 ئیداعەکەیت لە خەزینەی گشتی لە بۆ عێراق ئەڕاتەوە ئێمەش هەر ئەوامان کردووە ئینجا تۆ مانگ بۆ مانگ فەرقەکە خۆ مانگێک هەمان ڕقم دەرناچێت و ئەوان ئەسڵەن بە 15 محافەزەوە 8 تریلیۆنیان کۆ کردوەوە ئێمە بە 4 پارێزگاوە نزیکەی کێشەی تریشی دروست کردوەوە دیکە زۆر لەمە ئەوان ئەگەر بیتە سەر بیت بەنسبە و تەناسوبۆری بگری زۆر لەمە کەمتر کۆەکەنەوە داهاتە نەوتیەکانیان زۆر لەم ڕقەمە کەمترە ئەی بۆ خۆیان کەم نیە بۆ لای ئەمە ئەم ڕقەمەکە لە ڕێکەوتنەکە خۆشتان باش ئاگاتان لە هەموو بابەتەکانێتی و بڕگە و هەموو شتێکی تایە کاڵێ موچەی ماگانە لە کاتی خۆیان بەڵام بۆچی ئەم دواکەوتنیانی ئێوە پێتان نەوتون لە کاتێکە ئەوە سیستمەکە وەکو خۆیەتی هەموو مانگێک پەیڕۆڵە پێتان وتون هیچ شتێکی زیایە کەمیتیانە شتەکان دیارە هەموو تەڵەباتەکانی هەموو داواکاریەکانیان ئەوەی ئەوانە ویستویانە
وەکو لای خۆیان چۆن هەیە جێبەجێ کراوە بە هەمان شێوەی هەر پارێزگایەکی تر کە ئەسڵەن سەمن دێمە سەرەوە بابەت ئەمە خۆی نەبووە بۆ شێوە ئەمە هەرێمین یعنی ئەمە نظامی فیدرالیەتە بەڵام بۆ ناینێرم پێتەڵم سیاسیە تۆ حتا لەگەڵ ئەم وڵاتەبی لە دروستبوونی عێراقەوە کە خۆی تەرکیبەکەی خەلەلی تەیە تەرکیبەیەکی فەیکە ڕاست نییە کە دروست کراوە دائیمەن کێشیان بۆ دروست کردووە ڕۆژێک بە ئەنفار ڕۆژێک بە کیمیاباران ڕۆژێک بە جینۆسایت ئێستا ئەمەیان پێکرێت کە محارەبەی ئابووری تەکەن موچە کە قوتی سیستمێکی دەوڵەتداری باشی هەبووە ئەمەی ناکرد بێگومان من یعنی هەرچەند ئەمەی ئێستا ئەکرێ من بڵێم ئەوەندەیان پێکرێت ئەمەش کەمتر نیە لە جینۆسایتکردنی کوردانی ئەو کات ڕاستەوە کارەساتێکی زۆر گەورەوەی بەسەر ملەتی کورداتوە لە ئەنفار و لە کیمیاباران بەڵام ئەم نەتەوەی کۆ کردووەتەوە توانین بڵین لەسەر ئەو بابەتە هەمومان زیاتر نزیک بووینەتەوە ملەتی کورد لەسەر ئەو کارەساتانی بەسەرمانات و یەکگرتووترمانی کردووە بەڵام کە تۆ دەیت قوتی ملەتێکە بڕیت ئەوە معنای لە شیرازەی کۆمەلگا دەی ژنومێر تێکە دەی براوبرا تێکە دەیت قەرزار و قەرزار ئەوەی لایەتی و جەریمە زیاد دەکەیت و بە مۆزەفەڵی لەگەڵ حکومەتەکەت تێک چۆ بە کەوادر و ئەندامی حزبێکەڵی دژی ئەوەکەت بە بۆی ئەمە بابەتێکە ئستیهدافێکی زۆر گەورەی لە پشتەوە استیهدافێکی سیاسیە یعنی جا باشە ئەم ئامانجە سیاسیە تاکی بەردەوامە بێت بنمونە با بڵین ئەممان پێنجش بەردەوامە بێت ئەگەر لە منە پرسی منەڵم هەتاکو لە ناو عێراق بین هەتاکو ئێمە سربەخۆ نەبین هەر ئەوە وەزەمە هەر جاری بە تەریقێ مەرج نییە هەر لە ڕێی موچە و لە ڕێی بودجەوە بێ باشە من پرسیارێکم عێراقی نوێ ئەوەی پێڵن عێراقی نوێ دوای 2023 عێراقێکە لەسەر ئەساسی نظامێکی فیدرالی دروست بووە کە لەسەر ئەساسی نظامی فیدرالی دروست بۆ چۆنە بێت حکوومەتێ بێت خۆی موچە بنێرە بۆ مۆزەفێک و بێت تەدقیقی ئەوراقی حکوومەتێکی تر بکات بێتە ناو تەفاسیلی حکوومەتێکی تر و ئەو وەکو هەر محافظ نەکەر و خۆزگە وەکو محافظەکانی خۆیان تعاملیان کردای خۆی باشە دکتۆر بێگومان ئێوە ئەم قسانە لەگەڵ ئەوانەکەن چۆن نەکراوە مەفروزە خۆی پێویستە بودجە هەبێت بودجەیەک تەرخان بکرێ بۆ هەرێم ئیتر هەر هەرێمێک بێ بەڵام لە عێراقێک هەرێمە ئەو هەرێمە خۆی مەسئولە بێت یعنی ئێستا سیستمی فیدرالی سیستمی پەرلەمانی تووشی نەقس هاتووە لە هەرێم تۆ دەنگدەری هەرێم هاوڵاتی هەرێم چۆن خەڵکێک بێنێتە سەر دەسەڵات لەسەر چی ئەساسێک کۆمەڵی خەڵک یان حزبێک بێنێت بیخاتە ناو پەرلەمان و لێ حکوومەت تەشکیلکە غێرەوەی ئەو حکوومەتە چۆن ئیداری ئەم هەرێمەیدا و باشە ئەگەر ئەوان حکوومەتی اتحادی دێت خۆی ئیداری هەرێمەدا لێرە نەقص دروستە بێ ئەو مەفروزە بودجەیەک بنێرە حکوومەت هەرێم خۆی تصرف بۆ بودجێ و کە تصرفی باشی کرد خەڵک پاداش تێدا تصرفی باشی بۆ بودجێەوە نەکرد خەڵکش سزایەدا لاڵبژاردن ئەمە سیستمی دیموکراسیە لە چوارچێوی سیستمە فیدرالیەکە بەڵام ئەوەی ئەوانەی کەن ڕەبتی بە سیستمی فیدرالی نیە و وەکوتم سیستمە دیموکراسی و پەرلەمانیەکەشی تێکداوە لە هەمان کاتە طبعا کە خەتەوات چیە ئێمە چی بکەین ئێستا بە واژووی بەڕێز جەنابی سەرۆکی حکوومەت نووسراوێک کراوە بۆ چەند وەزارەتێک یەکێک لەوانە ئێمن وەزارەتی دارایی کە ئەڵێ بۆ بودجەی یاسای بودجێک کە ئێستاوی کە دروست کراوە با بڵین کە دەرچوو بوو 23 24 25 بەڵام بۆ ئەوانەی داهاتوو 26 27 28 دواتر کە واتە بودجەی 3 ساڵی دیکە بە هەمان شێوە لەسەر ئەوە ئەو بڕیاری جەنابیان کە دابەزیەوە بۆمان بۆ چەند وەزارەتێکە ئەڵێ دراست بکەن و بە پرۆژەیەکەوە ئەمجارە بچین پێویستە ئەو خەسڵەتە یان ئەو مەعایرانەی کە پێویستە پەیڕۆ بکرێت لە نظامی فیدرالی و ئەو خصوصیەتی هەرێمی کوردستانێتی وەکو قوارێک وەکو هەرێمێک لە ناو دەوڵەتێکی فیدرالی پێویستە بەرچاو بگیرێ و چیتر ئەمە بە ئیمزای محەممەد شیعسەجانی نانەخێر بە ئیمزای جەنابی سەرۆکی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان جەنابی کاک مەسرور بەڕێزیان ئەوەی کردووە کە ئەمە بە پرۆژەیەک ئەمجارە تەقدیمی ئەوێ بکەین کە چیتر ئەمە نەمێنێت بەڕاستی کە ئەوەی ئەی بۆ ئەم شەژمانەی کە ئێستا هەرێمی شەژمانە چیتان هەر زمانی بودجەی 2025 بێت چکەوان کە ئەو بودجەیان قانونی بودجەیان لەوێ دەرچوان لە عێراق زۆر یاسایەکی زاڵمانەیە بابەتی ئەوەی کە لەلایەکەوە پێتەڵێ یانیەوە بە ڕووکەش تۆ 12.67 تێ لە حسەی عێراق بەڵام هاتووە بە هەندێک فەقەرات هەندێک بڕگەی تری بۆ ئیزافە کردو کە ئەو مافیلێت سندوتەوە بە حیاتی 150 مەبلەغش نەگەیشتووە هەرێمی کوردستان
لەبەرەوەی دێت دەڵێ ئینفاقی فعلی محافظاتی عێراقی چەندێک سەرفەکەن تۆ بۆ ئینفاق فعلی ئەوان نەگەوی بۆیان تەرخان کراوە بە ئینفاق لە نسبی ئینفاق فعلیەکەی ئەوان تۆ ئەو نسبێت پێدرێسە تا 12.67 یعنی هاوڵاتی هەرێمی کوردستان بۆتە هاوڵاتی دەرەجە دوو پاشکۆی هەرێمی کوردستانیان هاوڵاتی هەرێمی کوردستان پاشکۆی هاوڵاتی و محافظاتی عێراق ئەوان ئێمە بەپێی ئەوە ئەمە شتیوان نازانم یعنی نە منتەقە شتێکە خۆیان دروستیان کردووە و حکمی قەرەقۆش باشە ئەمە ئێستا ینی هیچ دەست بشوین لەوەی کە ئەم 6 مانگەش هیچ شتێک چارەسەر نابێت لە کاتی خۆیان وچەنە نازانم ئەوان خۆیان چۆن تەسەڕوفەکان و ئەوەی لای ئێمە ئەتوانم لەسەر ئەو بەشە قسە بکەم کە ئێمە سجلاتمان لیستەکانمان ئەوانەمان موازینی مراجعەمان هەمووی تەواوە و بە شاهدی دیوانی ڕقابی مالی خۆیان بەردەوامەوان سەردانیەکەن تیمێکی مشتەرەکێ لە نێوان دیوانی چاودێری دارایەرێم لەگەڵ باشە گرێبەستەکان ڕازیشن لە زۆربەی بڵێ موچەی گرێبەستەکان ئەو کەسانی کە گرێبەستن ئەوانە ئەنێردرەیە لە ناو بەشێکی لەگەڵەوەی و بەشێکشی یعنی ئەگەر موافقت لەسەرەوە بکرێ بۆ ئەوانیش هەمان بکرێت ئەگەر موافقت لەسەرەوە بکرێت کە هەموو مانگە لە کاتی خۆی موچە بۆ ئەوانیش هیچ کێشەیەک لەگەڵ زمنیەوەن و هیچ نیەتێکتان لێبینین کە ئیدی ئەم بابەتە دووبارە نەبێتەوە کاما بە دووبارە من پێڵێم هەتا لە ناو عێراقاوی بەردەوام دووبارە بێتەوە مۆزوعی لەوانەیە ئەم جارە لە بابەتی موچە نەبێت لە شتی تر بێت خۆ مەرج نییە ئەوان پێتەڵێم نیەتەکەن نیەتی محارەبەکردنی هەرێمی کوردستانیە نیەتیان باش نەبووە تا ئێستا ئەگینە مشکلان نەوت بووانیان نەوتمانێرن خۆمانە مشت ئەوە نەوت ناڕوە ئێستا بزانام موچە نادەن اینجا وەکو خۆی و بە وەکو محافظاتی عێراقی دێن جارێک تیمێکیان لێرە وم پیان وتمەوەی کرێ زوڵمە وەرن خۆتان جیاوازیەکەن لە نێوان هاوڵاتیەکی کورد لەگەڵ هاوڵاتیەکی با بڵین لای خۆتان و دوای ئەوەش نائێڵن سەر بەخۆی وەربگرین نائێڵن لەگەڵ ئێوە شەبین وەکو هاوڵاتیەکی ئەوێ هەژمارمان ناکردی ئێوە موچەتان بۆ ئەنێرن و ئەوانە بەڵام ئێمە مشکلەی مالیمانەیە لە عێراق باشە ئەگەر کێشەی داراییتانێ لە عێراق کێشەی ئابووریتانێ بۆ بەس بۆ هەرێمی کوردستانە بۆ مۆزەفینی خۆتان نییە هەتاکو ئاخر فەرمانبەر لە عێراق موچە وەرنەگرێ نایەنە سەر موچەی هەرێمی کوردستان ئەمە خۆی لە خۆیان ئەوان خۆیان تۆ بە عێراقی نازام من نازام چۆن هاوڵاتیەکی کورد خۆی بە عێراقی بزانێ ڕاست بەڕاست دکتۆر هاوڕێکەمان ڕاوێژکار لە وەزارەتی دارایی هەرێمی کوردستان لەگەڵمان بوو سوپاس بۆ ئێوە سوپاس بۆ ئێوە زۆر سوپاس